بەڕێز ئاودێر مەربین حەنا بەڕێوەبەری خوێندنی سریانی سەبارەت بە گرنگیدان بە زمانی دایک لە هەرێمی کوردستان لە ستودیۆ لەگەڵمانە کاکە دەسپاس بۆ ئامادەبوون بەڕێستان بەخێر بە سەرچاوان پێتان وایە کە ینی زمان تەنها ئامڕازە بووە خەوتن پارێزەری سەرەکی ناسنامەینەتەوەیە. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ کەناڵ 24 هەروەها زۆر سپاسی بینە بە ڕێزەکانیش دەکەین. هەروەها دەمێ مانجی ڕەمەزانیش پیرۆز بێ لە گشت مسلمانانی جیهان و هەروەها کوردستان بە تایبەتی. بەڕاستی مەسلەی زمان شتێکە هەموو مرۆڤ ئەبێ زمانی دایک بزانیتن، بۆیە واتە زمان واتە شوناز واتە کەلتور واتە مێژوو زمان شتێکە ئەبێ بپارێزێ. ئێمەش با بڵێن وەکو زمان پێویستە ئەوەی کە لەسەرمانە بۆ ئایندەی مناڵەکانمان چۆن ئەوانەی کە لە پێش ئێمە ئەو زمانیان پاراستووە بە هەمان شێوە بتانین ئەم زمانە پارێزین بۆ نەوەکانی داهاتوومان. باشە تێڕوانینی چییە بۆ زمانی ئەنی زمانە جیاوازەکە لە هەرێمی کوردستان لە ڕووی بەرەو پێش چوون و لە ڕووی ئازادی بۆ ئاخاوتن و نووسین و خوێندنی خۆیان؟ خۆی مەسلەی زۆری زمانی ئەواتە زمان کە زیاتر لە زمانێک لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە دەیبینین بەڕاستی جێ دەستخۆشیە لە پاش نەوەتویەک ئەوەی کە ئێستا گرنگی بە زمانەکانی ترش بە خوێندنی زمانەکانی تریش دەدێتن زۆر زۆر لای ئێمە شتێکی زۆر گرنگە لەبەرەوەی کە زوو ئەو شانە نەبوو واتە خوێندنی سریانی نەبوو. بەڵام ئێستا لەخوا بە زیاد بێ با بڵێن پاشی 91 کە یەکەم قوتابخانەکانمان لە 92 با بڵێن دەستیان بە خوێندن کردووە تا گەیشتنەوە ئاسی ئێستا بۆ نمونە خەریجی کۆلێژ و هەروە گەیشتنەوە قۆناغی کە ماستەریش لە زمانی خۆ دەبێنێ. ئەوە شتێکی زۆر زۆر گرینگە. بۆیە ئەوەی کە لە کوردستانە یعنی هیوادارین شوێنەکانی تریش بە هەمان شێوە چاوی لێ بکەن لەبەر ئەوەی کە زمان شتێکە ئەبێ بە هەموو لایەک پارێزی لێ بکەین و هەروەها دەستخۆشی هەموو کەسێک یا هەر تاکێکی ئەو کۆمەلگایە دەکەم کە بە زمانی دایک دەخوێنێ و دەنووسێت چ سریانی بێ یا تورکمانی بێ یا کورد بێ یا هەر نەتەوەیەکی تر بێ. بۆیە ئێمە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ئەو گرنگجەی بە زمانەکان داوە لە بخوێنەوە. باسی خوێندن و قوتابخانەت کرد چەند قوتابخانەی سریانی لە هەرێمی کوردستان هەیە؟ لە هەرێمی کوردستان خۆی قوتابخانەی سریانی دوو زۆرە. قوتابخانەمان هەیە گشتی خوێندنی سریانیە، قوتابخانەشمان هەیە بۆ نمونە خوێندنی کوردیە بەڵام بابەتێکی سریانی تێدا دەخوێنێت یا خوێندنی عەرەبیە بابەتێکی سریانی تێدا دەخوێندرێتەوە. ئەوەی کە ئێمە هەمانە وەکو زمانی سریانی تێدا دەخوێندرێتەوە تا ئێستا با بڵێن 24 قوتابخانەمان هەیە چ لە زاخۆ هەروە دهۆک و هەولێر تا دەچیتا سۆران با بڵێن هەتا با بڵێن ڕەوزەشمان هەیە لە سۆران بە هەمان شت بە زمانی دایک دەخوێنێت بە زمانی سریانی بە هەمان شێوە با بڵێن گشت بابەتەکان سریانیە بەڵام شتێکی دیکرد بۆ زیاد کەم لەبەر ڕەنگە ئێستا بڵێن خوێندنی سریانی کە بڵێن تەواو ئەو قوتابیە لە غەیری زمانی دایکی خۆی هیچ تر نازانێت نەخروە نیە زیاتر بۆ ئەوە ڕوون بێتەوە لای بینەریش کە وتت خوێندنی سریانی قوتابخانەکانی سریانی لە پۆلیەکەوە ئینگلیزی زمانی کوردی زمانی سریانی لەگەڵ عەرەبیش لە پۆلی چارەوە واتە قوتابیەکانی خوێندنی سریانی 4 زمان فێر دەبێتن و هەروە ئەو قوتابیانەی کە لە قوتابخانەکانی ئێمە دەردەچن بە هەمان قوتابیەکانی تر لە کوردی کێشیان نابێت لە ئینگلیزی کێشیان نابێتن دەچی کە لە کۆلێجێک وەری گرت بێبەش لە زمانەکانی دیکە ئەگەر بە سریانیش بخوێنن چۆن بێبەش نابن لە زمانەکانی تر ئەگەر بە سریانیش بخوێنن؟ نەخێر. باشە ژماری قوتابیان چەندەیە؟ قوتابیەکانمان بەداخەوە یەڵای ئێستا حالیان بەرەو کەمی دەڕواتن ئەویش لەبەرەوەی کە ڕەنگە ئەسبابی خۆی هەبیتن ئەوەی کە ئێستا هەمانە تقریبا 1500 و شتێکە با بڵێن 510 تەڵەبە شتێکی وایە ئەوەی کە گشت بابەتەکانیان سریانیە لەبەرەوەی کە پێم وتی ئەوانەی کە گشت بابەتەکانیان واتە خوێندنی سریانیە لەگەڵ ئەوانەی کە یەک بابەتیش ئەوانش تقریبا 2000 قوتابیمان زیاتر هەیە کە هەمان شت لەگەڵ خوێندنی بابەتەکانی تر بابەتێکی سریانی دەخوێن. باشە لەبارەی خوێندنی سریانی و پێکاتەکانی دیکەوەی کە لە هەرێمی کوردستانی لە عێراقیش هەیە؟
لە عێراق تەنیا یەک بابەت هەیە ئەو بابەتی کە ئێمە هەمانە لە قوتابخانە کوردیەکان یا عەرەبیەکان تەنیا ئەو بابەتە هەیە شتێک نییە بە ناوی قوتابخانەی سریانی واتە قوتابخانەیەک نییە لە دەوڵەتی عێراقی کە گشت بابەتەکانی سریانی بیت. باش ئاسانکارەکانی حکوومەت ئێرەم چۆنە بۆ خوێندن بە زمانی دایک؟ خوێندن خۆی یەک شت مەسەلەی حکومەت ئەوەندەی کە کراوە کردیتی بەڵام ئێمە طموحمان زیاترە بە حەقەت. هەندێک شت هەیە لە شاشەی کەناڵی ئێوە با باسی بکەم دەکرێتن هەندێک شت لە بۆ خوێندنی سریانی یا تورکمانی بۆ نمونە ئیسtisnaات بکرێتن مەسەلەی دانانی وانە بێژە یا بۆ نمونە سەرپەرشتیارە ئەو شتانە هەندێک ئیسtisnaات هەبێتن بۆ ئێمە باشترە بە حەقەت هەم بۆ خوێندنەکەش زیاتر بەرەو پێش دەڕاتن بەڵام ئەوەی کە دەکرێتن بە نسبەت ئاسانکاری کێشیان نابێتن با بڵێن هەمانە بەڵام پێمان خۆشە ئاسانکاری زیاترمان بۆ بکرێتن هەروەها با بڵێن هەندێک شت هەیە کە دەکرێ و ئاسانە بەڵام ڕەنگە لە خوارەوە نەکرێتن لەسەرەوە دەیکەم بەڵام لە خوارەوە عەرقەلا بێت. ئەو گرنگی و ئازادی کە حکوومەت ئێرەم فرامی کردو بۆ زمانەکان تا چەنە لە ڕووی پێکهاتەییەوە زمانە جیاوازەکانی لەیەک نزیک کردوێتەوە؟ خۆی مەسلەی زۆری زمانیان فرە زمانی لە کوردستان شتێکی زۆر زۆر گرنگە بە حەقەت یعنی تۆ کاتێکە دەچیتە یعنی مەسلەی زۆری یان فرە زمانی لە ناو هەرێمی کوردستان دەبێتە زیاتر گەشەکردنی لە ڕووی ڕۆشنبیریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی بازرگانیەوە تۆ کەسێک بێت من بچمە ناو بازاری هەولێر نەزانم چار قسە کوردی بکەم یان یەکێک بە هەمان شێوە ناتوانم یعنی شتەکان ڕای بکەم یا ئیشەکە بکەم بەڵام ئەو فرە زمانیە بە حەقەت بۆ ئێمە زۆر گرنگە بۆ کوردستانی ڕنگدانەوەیکی زۆر بە ئیجابی ڕەنجی دایتەوە. باش ماوە ساودێرێکی کیلۆمەترسیانی کە بەردەوام باسەکرێ یان خۆمانەی بینین ئەوەیە کە بۆ نمونە ینی مناڵەکانمانە بینین بە زمانی ئینگلیزی لە ینی لە وەڵامدانەوە یاخود لە کاردانەوەیە کە وشەیەکی ئینگلیزی بەکارێن یان تەکنۆلۆژیا کاریگەری زۆری خصوص سەرژیانی ینی مناڵەکانمان لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی قسەکردنەوە لەبەرەوەی کە ئەو سەرچاوانەی کە بە زمانەکانی تر زۆرن ڕەنگە بە زمانی خۆمان ئەوە نەبێت یاخود بە زمانی دایکی و مناڵە هەر زمانێک بێ ئەوە نەبێت ئەمە تا چەند کاریگەری کسۆتە سەر منداڵ لە ڕووی زمانەوە زمانی ئینگلیزی و زمانەکانی دیکە خۆی بەداخەوە ئێمە لێرە ناڵێن مناڵ فێرە زمانی ئینگلیزی نەبی با فێر زمانی ئینگلیزی بی بۆ نمونە من وەکو مناڵێکی بۆ نمونە ئاشووری باز دەکەم بۆ نمونە من ناڵێم فێرە کوردی نەبێت ناڵێم فێرە ئینگلیزی نەبێت ناڵێم فێرە تورکمانی نەبێت بەڵام کار نەکاتە سەر زمانی دایک بە حەقەت بەڵام ئەوەی کە ئێستا دەیبینین مەسەلەی ئینگلیزی کاری کردووە کاری کردووە ئێمە ئەبێ بیپارێزین ئەبێ زمانی دایک بپارێزین لەبەرەوەی ئینگلیزی ئەوەیە هەر تاکێکی ئەو کۆمەلگای دەبینی ئەڵێ کاکە ئەی بۆ مناڵەکان بۆ نەچێتە قوتابخانەی ئینگلیزی یا قوتابیەکە گەزیرەک بێت لە قوتابخانەیەکی سریانی بێ یا حکومی بێ بە هەمان شت فێرە ئینگلیزی دەبێ ئێمە من لە دژەوە نیمە بالعکس مرۆڤ چەند زمان بزانێ ئەوەندە کەسێ بە حەقەت ینی من ئێستا وەکو مامۆستا ئاودر پێم خۆشە 50 زمان بزانم کەی کێشێ تێکەڵ نەبێ کار نەکاتە سەر زمانی دایک من کە بچمەوە ماڵەوە لەگەڵ کوڕی خۆم بە زمانی دایک قسەی لەگەڵ بکەم نەک بێتەوە ماڵەوە بە ئینگلیزی قسە لەگەڵم کات و منیش بە ئینگلیزی قسەی تا چەنە بەرپرسیارن چونکە بەڕاستی ینی مناڵ خۆی ڕەنگەمەلێک جا نکاتەوە بزانێت تا چەند گرنگی بۆ خۆی بۆ ژیانی و داهاتووی ئەمەیە بۆ نەتەوەکەی یان ڕۆڵی خێزان چییە بێ لەمەیە؟ خێزان خۆی ئەبێ ڕۆڵێکی گرنگ ببینێتەوە بەڵام ئایا تا چەند خێزان ئێستا حالیان سەیطرەی لەسەر ئیشەکانەیە لەبەر ئەوەی بمانەوێت نەمانەوێت ئێستا حالیان شتەکە علم بەرەو پێشکەوتنە مەسلەی ئەولەمە مەسلەی ئای هایتەنە وەزعەکە با بڵێن زەکای ئیصطناعی هەندێک شت هەیە ینی بە حەقەت دەتوانم بڵێم لە دەستی خێزانیش دەرچووە لەبەرەوەی هەندێک شت هەیە مناڵ لە قوتابخانە فێر بێتن داک و بابیش ڕەنگە پێ بڵێ بە قسەیان نەکاتن یعنی وەکو مامۆستایەک ئەگەر مامۆستا بە قوتابێک بڵێ دوو کۆیەک دەکا 5 ئەو دەڵێ نەخێر دایکی پێ بڵێ دەکاسێ مامۆستا پێی بیوتوە 5 دەڵێ 5ەکەتەوە لەبەرەوەی مامۆستا پێوتوە یعنی ئەوە کاریگەریە بەڵام ئێمە وەکو خێزان ئەبێ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ مناڵەکانمەوە نەوەی داهاتوش بکەین
هەرچەندە ئەوەی کەوا باز دەکەم زۆر کاریگەری هەیە لەسەر تاچی ئەو کۆمەلگایە بەڵام بە هەموو لایەک و ئەرچی حکوومەت یاریمی کوردستانی شەبا بڵێن بتوانین تا چەند گرنگی بەو کارۆ بداتن یا بتوانین پارێزگاری لە زمانی دایک بکرێت. بەڕێز مامۆستا ئەو دێرمەربین حەنا بەڕێوەبەری خوێندنی سریانی لە سودۆ لەگەڵ مامی سوپاس بۆ ئەمەدەبن. زۆر سپاس بەڕێز سپاس.